بۆ کەسانێک کە خولیای جام ڕەشکردنی ئۆتۆمبیلیان هەیە ئێستا قەرار دەرچووە پارەی خۆتە دەیت و بە دڵی خۆت جامەکە ڕەشەکەی. لەلایەکی تریشەوە ئەوان حانوتەکان هەر گلەییان هەیە و داواکاریان لە وەزارەتی پەروەردە هەیە بۆ وەرزینەوەی خوێندنەمانەوە چڕاڵێکی دیکەم بۆ هێناون. سڵاوتان لێبێت. ملیۆنێک دینار بدە و بە دڵی خۆت جامی ئۆتۆمبیلەکەت ڕەش بکەت تا دەیکەی بە تاریکستان. لەسەر ئەم جام ڕەشکردنە بەڕێوەبەراتی هاتوچۆی هەرێم کۆمەڵێک ڕێنمایی نوێی بۆ ڕەشکردنی جامی ئۆتۆمبیلەکان دەرکردووە و بەپێی ڕێنمایەکانیش ئەگەر ئۆتۆمبیلێک لە بیلادیەوە جامەکەی بە ڕێژەی 130 ڕەشکرابێت پێویست بە هیچ مۆڵەت و تێچوویەک ناکات. ئێمە من حەمەدەمین وتەبێژی هاتوچۆی هەولێر بە 964 وت. چەند ڕێژەیەک بۆ ڕەشکردن و تاریککردنی جامی ئۆتۆمبیلەکان دیاری کراوە و بۆ لەمە و دوا شۆفێرانی ئۆتۆمبیلی تایبەت دەتوانن بە ڕێژەی لە 180 زیاتری جامەکانیان ڕەش بکەن. وتەبێژی هاتوچۆی هەولێر وتیشی شوێنەکانی جوانکاری ئۆتۆمبیل نابێ بێ ڕزامەندی و ڕێگەپێدانی هاتوچۆ جامی ئۆتۆمبیلەکان ڕەش بکەن. هەروەها نابێ بە هیچ شێوەیەک جامی پێشەوەی ئۆتۆمبیل ڕەش بکرێت و پاس و تاکسیەکانیش بۆیان نییە جامی پشتەوە دەستکاری بکەن و تاریکی بکەن. قەسابخانەیەکی زەڕایەن بووە بە خێر و بەرەکەت بۆ پشیلەی کۆڵان. ڕێبین فاتیح گۆشتفرۆشێکی ناحی زەڕایەنە و ماوەی چەند ساڵێکە بەردەوام قەسابخانەکەی بووە بە فریادڕەسی پشیلەکانی کۆڵان و بە سارد و گەرما بۆ پلێ گۆشت ڕووی لێ دەکەن. ڕێبین پشیلەکانی فێری سی ئاژەڵ کردووە و بۆیان ورد ئەکات و دایانداتی. وە کۆشیەڵێ پشیلە هەیە 7 پشتی لەوێ نانی خواردووە و بەخێو کراوە. ئەو گۆشتفرۆشە ڕۆژانە 30 سپڵی ئاژەڵی سەردراو ناداتە مشتریەکانی و دەیداتە پشیلەکان و دەشڵێت پشیلەکان دێنە بەردەم دوکانەکە و خۆیان بە پەنجەرە و دەرگا و دیواردا هەڵدەواسن و ڕووگیرم دەکەن تا خواردنیان بدەمێ. ئیترە گەر خواردنەکەش بەشیان نەکات حەیوان سەر دەبڕم و گۆشتیان پێ دەدەم. حانوتەکانی سلێمانی لەگەڵ بەڕێوەبەراتی پەروەردە کۆبوونەوە و داوای گرنتی و قەرەبوو دەکەن. ژمارەیەکی زۆر لەو کەسانی حانوتی قوتابخانەکانی سلێمانی بەڕێوە دەبن لە بەردەم بەڕێوەبەراتی پەروەردە کۆبوونەوە و 4 داواکاریان هەبوو. یەکێک لەوانە دەستکاریکردنی لیستی خواردنی قوتابیان بوو بۆ ساڵی داهاتوو چونکە پار لە 180 خواردنەکان لە حانوت قەدەغە کرابوون کە چی لە دەرەوەی قوتابخانەکان دەفرۆشران. نوێنەرێکی حانوتەکان بە 964 وت دەمانەوێت ئەو زیانانەی ساڵانی ڕابردوو کردومانە لە کاتی وەستانی پرۆسەی خوێندن دووبارە ڕوونەدەنەوە و قەرەبوو بکرێنەوە و گەرنتی ئەوەشمان بدرێتێ بۆ ساڵی داهاتوو ئەگەر خوێندن بوەستێ قەرەبووەکەی وەرگرین. وەک خۆشی باسی دەکات داوا دەکەن نرخی خەمڵاندن بۆ وەرگرتنی فرۆشگاکان لە ساڵی داهاتوو کەم بکرێنەوە. هەورامیەکان جارێکی دیکە سەلماندیان پێشەنگی ژینگە دۆستانن ئەوە تا گەنجێک بە ناوی ئالان حەمەکەریم کە ژینگە دۆستێکی خەڵکی تەوێڵەیە لەسەر گیرفانی خۆی 300 کەوی نازداری کڕی و ئازادی کردن. ئالان بە 964 وت هەر کەوێک 9000 دیناری پێداوە و ئەو کارەشی تەنیا بۆ خزمەتی ژینگە و ئاوادانکردنەوەی زیاتری شاخەکانی هەورامان کردووە. بەڕێوەبەری پۆلیسی دارستان و ژینگەی هەڵەبجەش ستایشی ئەو کارەی کردووتی ئەمە یەکەم جارە ئەم ژمارە زۆرەی کەو بە یەک جار ئازاد بکرێن. ئیشێکی تابڵی جوانە و ئێمەش پشتیوانی لێ دەکەین. وەک بەڕێوەبەراتی پۆلیسی دارستان باسی لێوە کرد سروشتی کوردستان بە باڵندە و ئاژەڵە کێوەکانەوە جوانە و هەر کەسیش ڕاو بکات بە دڵنیاییەوە ڕێکاری یاسایی بەرامبەر دەگیرێتە بەر. ماوەڵەکانی ئەمڕۆ بوو کاتێکی شات بۆ هەموو لای.